خو پاراستن باشترش چارەسەری ژی پەیبەتی ژی پێتوی بزانیاریان ڕاست و درست و تەندروستیا مرۆڤ پاراستی بەنا بە هەر کەسێک دەخۆ بێژە دەوێت کەسێن بە سپۆر یا ژی نۆژدار وان زانیاریا بدەن ji bo vê mebestî îro pêda wê nûçeyên tendrustî me heme nava boltanên Kurdistan bîstûçere da kesên paspor dê pêşkêş bikin nel hewlêrê belkul stûdiyên me nû bajarê Silêmaniyê de gelmeda bin îro jî hevkarê me yekê nû heye Helwêst Cemal e ez dê bêjim doktor Helwêst doktor carê tu bixêr hatî pîroz bit sê çar heyvekên te bitinê mayîne hîn de bibine doktorekên temam pîroz bit hîviya serkeftinê û bizanîn ka nûçeyên wer yên tendrustî vê çawa bin û çi wextekî dibên pêşkêşkirin fermo doktor لەمە دوا پێکەوە لەم بوڵتانەیە بینژوان و من هەموو ئێوارەیە کاتژمێر حوتونی و لە بوڵتانی تەندروستیە بم لەگەڵتان هیویا تەندروستیەکە باش بوو هەمویان و فەرمو تەندروستی شارۆچکەی چەمچەماڵ دەیەوێت وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا بکات بە ناچاری بەڵام بڕیارەکە لە دەستی وەزارەتی تەندروستیدایە و ناتوانن بەتەنیا ئەو بڕیارە بدەن. دکتۆر فەرهاد محەممەد بەڕێوەبەری تەندروستی شارۆچکەی چەمچەماڵ بە کوردستان 24 ڕاگەیان تاوەکو ئێستا 15300 کەس لە سووری چەمچەماڵ ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە کە دەکاتە نزیکەی لە 8 دانیشتوانی شارۆچکەکە لە کۆی 200,000 کەس کە دەتوانن ڤاکسینەکە وەربگرن. دکتۆر فەرهاد محەممەد دەشڵێ پرۆسی وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا لە چەمچەماڵ سست بوو. بەڵام لە مانگی ڕابردووەوە هەڵمەتێکی بانگەواز و هۆشیارکردنەوەمان گرتووەتە بەر بۆ هۆیەوە ئێستا ڕێژەی وەرگرتنی ڤاکسین 3% زیادی کردووە. سەبارەت بە ناچاریکردنی وەرگرتنی ڤاکسین بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ دەڵێ تاوتوێ ئەو بابەتەمان کردووە و دەکرێت جێبەجێ بکرێت بەڵام لەبەرەوەی ڕەهەندێکی یاسایی هەیە خۆمان بەتەنیا ناتوانین ئەو بڕیارە بدەین. دەبێت وەزارەتی تەندروستی وەرگرتنی ڤاکسین بکات بە ناچاری. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دکتۆر ئاسۆ حەوێزی گوتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە هەولێرەوە میوارمە سڵاو لێبێ کاک دکتۆر دەمەوێت بزانم وەرگرتنی ڤاکسین لە قەزا و ناحیەکان بەراورد بە شارە گەورەکان جیاوازی هەیە؟ بەڵێ سڵاوتان لێبێ بەنسبەت وەرگرتنی ڤاکسین یان بابەتی ناچاریکردن بە داوای لێبوردنەوە من جێم لە دەنگی خۆمە زۆر بە بەرزی ئەگەر بتوانن ئەوە چاپ بکەن زۆر باشە بەڵام گوێتان لە دەنگی من هەیە ئێستا پرسیارەکەتان بۆ دووبارە ئەکەمەوە دکتۆر. بەڵێ بەڵێ وەرگرتنی ڤاکسین لە قەزا و بابەتی ناچاریکردن بەراورد بە شارە گەورەکان جیاوازیان هەیە؟ بێگومان ئێمە لەسەر ئەم بابەتە هەڵمەتێکی هۆشیاری تەندروستی یاخود هەڵمەتی هۆشیاری وەرگرتنی ڤاکسینێکی فراوانمان کردی لەسەر تاسەری کوردستان و مەسەلەی ئەم هەڵمەتەش ینی بەڕاستی شوێنەکانی دەرەوەی سنتەرەکانی شارن و هەروە قەزا و ناحیەکانیش دەگرێتەوە لەگەڵ بەڕێوەبەرەتیەکان ئەوەش بەڕاستی یەک لە گرفتەکانە ینی لەوانەیە لە شوێنێک لە بۆ شوێنێکتر وەرگرتنی ڤاکسین تا ڕادەیەک وەکو ینی وەکو پێویست نەبێت بۆیە بە ئەرشی خۆمانزانی کە ئەو هەڵمەتانە دەست پێ بکەین تاوەکو زۆرترین هاونیشتیمانی ڤاکسین وەربگرن ئەوەش لەبیر نەکەین لە کۆتا کۆبوونەوەی ئەو بڕیارەی کە درا لە لێژنەی باڵا ڕووبەڕوونەوەی کۆڕۆنا ینی بابەتی ناچاری تێدا بوو لەسەر وەرگرتنی ڤاکسین و هەر بڕیارێکیش لە لێژنەی باڵا کە دەردەچێت بڕیارەکە ساریە و بەردەوامە تاوەکو کۆبوونەوەی داهاتوو بڕیارێتتر ئەنجام دەدرێت. لە سەدا چەندی خەڵکی هەرێمی کوردستان ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە دکتۆر؟ بەڵێ هەروەک ئاماژەمان پێدا تاوەکو 3 ڕۆژ پێش ئێستاش ینی نزیکەی 130 بوو ئەوانەی کە ژەمی یەکەمی وەرگرتیە و نزیکەی 120ەوەی کە ژەمی دووەمی وەرگرتیە لە غێری وەی کە ئێستامە نسبەی وەرگرتنی ڤاکسینیش لەم چەند ڕۆژە لە تەمەنی سەروی 12 ساڵ تاوەکو 18 ساڵ ئەویش ئاشکرا دەکەین لە بیریش نەکەین 140 ئەو ڤاکسینەی کە بەردەستە ئێستا هەیە لە بۆ ئەوەی کە هاونیشتیمانیان بەکاری بێنن. دکتۆر دەمەوێت بزانم کە لە 130 ڕێژەیەکی باشە بۆ ئێوە چونکە بەپێی ڕێکخراوی WHO دەبێت هەموو کۆمەڵگەکان تا سەرەتای ئەم ساڵ لە 140 ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتە بێت. ڕێژەکە بەرەبەرە بەرز دەبێتەوە بالفعل 140 ئێمە ینی هیوادار بووین کە ئەم ڕێژەیە تێپەڕێنین
لە بەرەوەی ماوەیەک هەروەکو جەنابتان دەزانن کە پرۆسی وەرگرتنی ڤاکسین زۆر بە خێرا بەڕێوە دەچوو تۆمارکردن و وەرگرتنی ڤاکسین زۆر خێرا بوو لە ناو هەموو چین و توێژەکان بەو ماوەی ئەخیری سستیەکی پێوە دیار بوو تا ڕادەیەک ئێستش وە هاوڵاتیان بەرەو وەرگرتنی ڤاکسین دەچن بەڵام وەکو تۆم و حاتیمە ئێمە ینی تەوەقعمان ئەوە دەکرد نەک ئەو سەتاچلەی کە ئێمە دامانایە ئەگەر بەو شێوازوە پرۆسە خێرایە بەڕێوە چوو بە لەوانە بوو سەتاچلیش دەرباز بکەین هەروەکو جەنابەت ئاماژەت پێدا بە هەماهنگ لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی ئێمە تیمەکانمان زیاد کرد ینی جگەلەوەی کە نزیکەی 180 بنکەی وەرگرتنی ڤاکسین هەیە هەتا تیمە گەڕۆکەکان ئەوەی کە ئەو هەڵمەتەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بە هەمانجی لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاند کە دەچنە شوێنەکان و لە هەر شوێنێک بۆ ماوەی 3 تا 6 ڕۆژ دەمینێنەوە بەڕێوەبەرە گشتەکانیش سەرپشکن کە ئەم تیمانە بەکاربێنن لە هەر شوێنێک بۆ ئەوەی پرۆسی وەرگرتنی ڤاکسین خێرا بێت ئێمە لە جامیعەت دەستمان پێکرد لەوانە لە شوێنی قەڵەباڵغتریش ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەم هەڵمەتە دەست پێ بکە بۆ ئەوەی خەڵک زۆر بە ئاسانتری شێوە بتوانانی ڤاکسینە وەربگری لەگەڵ ئەو هەڵمەتانی کە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی ئەنجامی دەدەین ئەم ڕێژەیە تا ڕادەیەکی باشە چاو چەند هەفتەیەکی کەم بەر لە ئێستا کە سستێکی باش پێوە دیار بوو تا ڕادەیەک بتوانین ئەو ڕێژەیە بەرز بکەینەوە بەڵام ئەوەی کە گرنگە بزانم کە بەدەمەوە چوونی هاوڵاتیان بۆ وەرگرتنی ژەمی سێمی ڤاکسینی کۆرۆنا چۆرە چکە ئێستا وشیاروی بڵاوکردنەوەیەکەیە لە جیهاندا کە هاوڵاتیان دەبێت ژەمی سێمیش وەرگرتن بۆ بەرگریەکی زیاتر مەسلەی ئەم بابەتە ینی بەو شێوازە ناتوانین هەڵی بسەنجێنی لە بەرەوەی هەر بڕیارەکە ینی چەند ڕۆژێکی کەم پێشێستا دەرچووە ئەم بڕیارەی کە جەنابی وەزیر ئاماژەی پێدا لە بۆ هەم بڕێبەرەتە گشتەکان دەرچوو ئەوانیش کە تعلیمات دەدەنە هەموو بنکەکانی وەرگرتنی ڤاکسین و تعلیماتە دەدەنە بە هاوڵاتیان چەند ڕۆژێکی کەمە بەڵام لەوانەیە لە چەند ڕۆژی داهات و بەرساڕوونێکی تەواومان هەبێت لەسەر وەرگرتن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر باز بکەین ینی من لەگەڵ تەندروستی عێراقیش ئێمە بەردەوام لەسەر هێڵنی لەسەر بابەتی ژەمی سێم ئەوانیش ینی چونکە ئەوان هەندێک بەر لە ئێمە ئەم هەڵمەتیان ینی ئەم هەڵمەتیان ئاماژە پێدا و بڕیاریشی پێدەرچوو لەوێن دەر هەندێک سستی پێوە دیارە لە بەرەوەی کاتێکی زیاتری پێچووە ئێمەش لەوانێت لە چەند ڕۆژی داهات و بەرچاڕوونیمان دەبێت و هیوادارین خەڵک بە تایبەتی ئەو گروپانەی کە ئاماژەمان پێدایە گروپە مەترسیدارەکان لە ستافی تەندروستی لەگەڵ ئەوانەی کە بە ساڵاتچوون ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە زۆر گرنگە کە بەمەدەمەوەی ئەو بڕیارە بچن ئەمەش یەک لەو بابەتانەیە کە ئێمە دائیمەن تەکیدی لەسەر دەکەینەوە یارمەتیدانی هاوڵاتیان لە بۆ کەرتی تەندروستی بۆ ئەوەی ینی ئەم پرۆسەیە بە پرۆسەیەکی باش دەرباز بێ لە بەرەوەی ژەمی سێم زۆر گرنگە لە ئەو گروپانێک کە ئاماژەمان پێدا ڕێژەی بەرگری وردە لاواز دەبێت بە تایبەتی دوای 6 مانگ لە وەرگرتنی ژەمی دووەم زۆر گرنگە خۆیان هەز بە پرسیارەتی بکەن لەم بابەتە کە بچن ژەمی سێم دەبێت بێمە سەر بابەتێکی گرنگ ئەویش ئەوەی ئەمێ بزانم کە ئێوە لە ناو خۆتانە باسی وەرگرتنی ڤاکسین یانکردنی ڤاکسین بە ناچاریتان کردووە تاوتوێ بابەتتان کردووە بەنیازن بیکەر بە ناچاری وەکو ئاماژەم پێدا ینی ئەمە یەک لە گرنگترین خاڵەکان بوو لە کۆبوونەوەی لێژنەی باڵار و بەڕوونەوەی کۆڕۆنا ینی وەرگرتنی ڤاکسین لە هەموو چین و توێژەکان فەرمانبەران ئەو کاسبکاران ینی ئاماژە پێدرا کە دەبێت تاوەکو کۆتایی ساڵ ڤاکسین على الأقل ئەوەی کە ژەمی یەکەمی وەرنەگرێت دەبێت ژەمی یەکەم وەربگریان ئێمە بڕیاری پێدەرچووە بەڵام بە ئەکیدی سستیەک هەیە لە ناو خودی هاوڵاتی خۆشیان ینی لەسەر وەرگرتنی ڤاکسینە من ئەگەر ڕۆژانە تەمەشا بکەین من و جەنابت و ئەگەر لە ناو خەڵک زۆر کەسە تاوەکو ئێستش ئاماژە بۆ دەدا کە ڤاکسین وەرناگرێت بۆیە بابەتی وەرگرتنی ڤاکسین یەکەم شت بەرپرسیارەتی تاکە کەسەکە لە بەرامبەر خۆی و لە بەرامبەر دەوروبەری و خێزانی و لە بەرامبەر کۆمەلگا بە دیاردێخی دووەم شتیش ئەو بەرپرسیارەتە بە دەردێخی کە پێویستە هەمومان هەمان بێت لەسەر بابەتی کۆڕۆنا چونکە ئێستا ئەگەر ژیان ئاسایی بۆتەوە لە هەموو دنیا هەروایە بەڵام لەگەڵ ئەوەش بەدیلێکی زۆر گرنگ هەیە باشترین بەدیل هەیە کە ئێستا ویش وەرگرتنی ڤاکسینە بۆیە زۆر ینی ئێمە تەکید لەسەر ئەوە دەکەینەوە کە هاوڵاتیان ڤاکسین وەربگرن یان ئێستا بە باسی ژەمی سێم دەکەین تاوەکو ئێستا هەندێک لە هاوڵاتیان هێشتا ژەمی یەکەمیشیان وەرنەگرتیە لۆیە مەسەلەی ناچارکردن بڕیاری پێدەرچووە ئەو بڕیارەش بەردەوام دەبێت تاوەکو کۆبوونەوەی داهاتوو زۆر باش دکتۆر بابەتێکی نوێ لە ئارەدا ئەویش ئۆمیکرۆنە کە جۆرێکی دیکەی گۆڕاوی کۆرۆنایە بڵاو بۆتەوە لە جیهاندا ئایا هیچ حاڵەتێکی توشبوون بە ئۆمیکرۆن لە هەرێمی کوردستان تۆمار کراوە یان نە؟ تاوەکو ئێستا نەک لە هەرێمی کوردستان لە هەموو عێراقیش بە ڕسمی تۆمار نەکرایە
بەڵام ئەمە جۆرێکی گۆڕاوی ڤایرۆسی کۆڕۆنا، ینی هەتا لە زانستی پەتازانی هەتا ئەگەر تو مەسەلەن ئێستەگەمە سیر بکەین ئەم ڤایرۆسە بە بەردەوام بەربڵاوی هەیە لە ناو کۆمەلگا لە ناو هەموو جیهان. چەند ئەم ڤایرۆسە نەتواندرا بە شێوەیەکی یەکجارێکی کۆنتترۆل بکرێ خۆی دەگۆڕی، ینی زنجیرە گۆڕاوی جیاواز دەبی و دلیلیش ئەو زنجیرە گۆڕاوانەیە کە پێشووتر هەبووە. بەڵام ئەمە بین ینی چۆن هەرێمی کوردستان دەست پێشخەر بۆ ڕێکارەکانی خۆپارێزی دەست پێشخەر بۆ لە دیاریکردنی جۆرە گۆڕاوەکانی ڤایرۆسی کۆڕۆنا هەر ئەوهاش دەست پێشخەر دەبی ئەگەر هاتوو ینی گومان هەبێت لە بڵاوبوونەوەی ئۆمیکرۆن بتوانین بە خۆمان دەستنیشانی بکەین و هەموو ئیمکانەتێکیش بەردەستە. پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە بەردەوام هەیە لەسەر بابەتی کۆڕۆنا و لەسەر دەستنیشانکردنی جۆرە جیاوازەکانی ڤایرۆسی گۆڕاوی کۆڕۆنا. زۆر باش ئێمە دەتوانین لە هەر کات ئەگەر گومان هەبێت بەربڵاوی هەبێت لە ناو کۆمەلگا دەتوانین ئەم جۆرە ڤایرۆسە دەستنیشان بکەین، بەڵام بە شێوەیەکی فەرمی تاوەکو ئێستا دەستنیشان نەکرا. زۆر باش. دکتۆر ئاسۆ حەوێزی وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان لە هەولێرۆ لەگەڵم بۆیت زۆر سپاس. تەندروستی بەریتانیا هۆشداریدا کە جۆری گۆڕاوی ئۆمیکرۆن بە شێوەیەکی مەترسیدار بڵاو بۆتەوە. وەزارەتی تەندروستی بەریتانیا ئاشکرای کرد کەوا لە ماوەی هەفتەی ڕابردوودا جۆری گۆڕاوی ڤایرۆسی کۆڕۆنای ناسراو بۆ ئۆمیکرۆن وڵاتەکانی بەگیر هێناوە و ڕێژەی توشبوونی ڕۆژانە لە بەریتانیا بەرز بۆتەوە. هەروە وەزارەتی تەندروستی بەریتانیا ئەوەشی ئاشکرا کردووە کە پێشبینی دەکەن هەتا سەری ساڵی نوێ ڕێژەی توشبوون بۆ ئۆمیکرۆن زۆر بەرزتر بێتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا ڕێژەی مردن بەهۆی ئەو جۆرە نوێ وەکو دەلتا بەرز نییە. لە نیوزلەندا جگەرەکێشان لە گەنجان قەدەغە دەکرێت بە گوێرەی یاسایە کە بڕیارە ساڵی داهاتوو جێبەجێ بکرێت. ئەوانەی لە دایکبووی ساڵی 2008 و دواترن تا ماوەن ناتوان جگەرە بکڕن و بکێشن. عایشە فیراڵ وەزیری تەندروستی نیوزلەندا ڕایگەیاند دەمانەوێت دڵنیا ببینەوە کە گەنجانمان هەرگیز جگەرە ناکێشن. ئەم هەنگاوەی نیوزلەندا لە ناوەندی پزیشکی وڵاتەکە پێشوازێکی باشی لێکراوە، بە تایبەتی کە هەوڵەکە هاوکاتە لەگەڵ هەوڵەکانی جیهانی بۆ سنووردارکردنی جگەرەکێشان. لە ڕێژەی جگەرەکێشان لە وڵاتەدا لە نێوان گەنجەکانیاندا لە سەدا 11.6 و لە نێو بەتەمەنەکانیشدا لە سەدا 29. پێشبینی دەکرێت ساڵی داهاتوو پرۆژەکە بچێتە پەرلەمان و پەسەند بکرێت. ئێمە بڕیارەکەمان لە ڕووی تەندروستیەوە بەدڵە، بەڵام وا دیارە گەنجانی نیوزلەندا زۆر کەیفیان پێ نهاتووە. گەنجێک لە تویتەر نووسوێتی جا چییە بەدایک مەڵێن بۆم بکڕێت، دایکشی وەڵامی یاوەتەوە توێتی ئەگەر ئەم ساڵ بە یەکەم دەرچووی دوو قسەی لەکەین. لە ڕووی تەکنۆلۆژیاوە لە ئێستا پزیشکێک دەتوانێت هەر لە ژووری میوانەکەی خۆیەوە لە ئەمریکا بە تەلەفۆنەکەی دەستی نەشتەرگەری بۆ نەخۆشیێ بکات لە بیارە. بۆی پێشکەوتنەکانی زانست و تەکنۆلۆژیاوە بەکارهێنانی ئامێر و ڕۆبۆت بۆ نەشتەرگەریکردن تا دێت ڕۆ لە زیادبوونەوە و بە هەندێکیان ئاشناین تا ئێستا. بەڵام پەتای کۆرۆنا ڕوبەڕووی ئاڵنگارێکی نوێی کردینەوە، چەندین نەشتەرگەری گرنگی هەڵوەشاندەوە. ئەمە جگەلەوەی ئێستا 5 ملیار کەس لە جیهاندا ناتوان لە وڵاتی خۆیان نەشتەرگەری چارەنووسازەکانیان بکەن و پێویستیان بە چوونە دەرەوەیە. بەم هۆیەوە ساڵانە 18 ملیۆن کەس دەمرن. نادین هەشاش پزیشکێکی بەڕەچەڵک لوبنانی و لە ئەمریکا دەژی. تەکنۆلۆژیایەکی داهێناوە کە ڕێگە خۆش دەکات بۆ پزیشکە نەشتەرکارەکان کە هەر لە وڵاتی خۆیانەوە بە مۆبایلەکەی دەستیان بچنە ژووری نەشتەرگەریەوە لە وڵاتێکی دیکە و بە بەکارهێنانی ئامێرێک کە جوڵەی دەستی پزیشکەکە دەگوازێتەوە بۆ سەر نەخۆشەکە نەشتەرگەریەکە بکات. نادین دەڵێت کاتێک دوای جەنگی ناوخۆی لوبنان گەڕامەوە و ئەو نایەکسانیان بینی کە لە کەرتی تەندروستیدا هەیە، بڕیارمدا بەهانای ئەو خەڵکەوە بچم کە دەستیان بە چارەسەری پێویست ڕناگات. وەک یەکەم نەخۆشیش نادین نەشتەرگەری بۆ دایکی خۆی کردووە. ئەمەی کە تەماشاتان کرد یەکەم گەشتی تەندروستی بوو لە کوردستان 24 پێشکەشکراو. ئێستا دەگەڕێمەوە بۆ لای هاوکارم ژڤان لە ستودیۆکانمان لە هەولێر بۆ درێژەی هەواڵەکان.